بەشار ئەسەد لە حکومڕانی شامەوە بۆ ژیان لە ناو شوقەیەکی باکووری مۆسکۆدا. سارمایی تیرۆرکردن لە کوچە و شقامەکانی مۆسکۆ بە شوێن ئەسەدەوەیە و ڕۆژنامەیەکی فەڕەنسیش ژیانە نهێنیەکەی بەشار ئەسەد لە رووسیا ئاشکرا دەکات. دوای ڕووخانی ڕژێمەکەی و هەڵاتنی بەشار ئەسەد سەرۆکی پێشووی سووریا ماوەی 6 مانگە لەگەڵ خێزانەکەی لە ژیانێکی تەواو جیاواز لە ژیانی پێشووی دەژی. بە گوێرەی راپۆرتێکی کەناڵی فرانس ئینفۆی فەڕەنسی بەشار ئەسەد لە باکووری مۆسکۆ لە کۆمەڵگەیەکی نیشتەجێ بوون لە شوقەیەکدا دەژی. هەرچەندە میدیاکە ئاماژەی بەوە کردووە شوقەیەکی بچووک لە پرۆژەکە لە ئێستادا بە نزیکەی 1,900,000 دۆلارە، بەڵام هیچ کات بۆ ئەسەد و خێزانەکەی ئاسوودەیی نییە، بەڵکو سات بە سات مەترسی تیرۆرکردن وەک تارماییەک بە شوێنیەوەیەتی. بە تایبەتی کە مۆسکۆ چەندین ڕووداوی کوشتن و تیرۆرکردنی سیاسی تێدا ڕوودەدەن. سەرەڕای ئەوەی ژیانی ئەسەد لە مۆسکۆ زۆر بە نهێنی ماوەتەوە، بەڵام سەرچاوە ڕۆژناوانیەکانی رووسیا بە فرانس ئینفۆیان ڕاگەیاندووە ڕاستی بنەماڵەی ئەسەد لەو شەوەوە کە لە سووریا هەڵاتون لەم کۆمەڵگەیەدا نیشتەجێ بوون، هەروەها و خێزانە خاوەنی چەندین شوقەن لەو شوێنەدا. کەناڵەکە بڵاوی کردوتەوە بنەماڵەی ئەسەد ساڵانێک لەمەوبەر دەستیان کردووە بە گواستنەوەی سامانەکانیان بۆ رووسیا، ئاماژەیان بە پردێکی ئاسمانی نهێنی لە نێوان ساڵانی 2018 بۆ 2019 کردووە. لە ڕێگایەوە زیاتر لە 250 ملیۆن دۆلاری کاش گواستراوەتەوە بۆ خاکی رووسیا. لە ساڵی 2022 وەزارەتی دەرەوەی ئەمریکا سامانی بنەماڵەی ئەسەدی بە نزیکەی 2 ملیارد دۆلار خەمڵاندووە کە لە ڕێگەی نایاسایی و قاچاقچێتی چەک و مادە هۆشبەرەکان و زەوتکردنی پارە کۆکراونەتەوە. سەرەڕایەوەی مۆسکۆ مافی پەنابەری مرۆیی بە ئەسەد بەخشیوە، بەڵام بوونی ئەسەد لە رووسیا وەک سەرچاوەی گرژی دیپلۆماسی دەمێنێتەوە، بە تایبەتی لەگەڵ بەردەوامی داواکاریەکانی حکوومەتی نوێی سووریا بۆ ڕادەستکردنەوەی. ماڵپەڕی فرانس ئینفۆ بڵاوی کردوتەوە ئەحمەد شارع سەرۆکی سووریا داوایەکی ڕاستەوخۆیە ڕاستەی ڤلادیمیر پوتین سەرۆکی رووسیا کردووە بۆ ڕادەستکردنەوەی ئەسەد. ئەمەش ڕێگەی خۆشکردووە بۆ دادگایکردنی ئەسەد لە بەردەم دادگاکانی سووریا. هەرچۆنێک بێت ئێستا ئەسەد کە زیاتر لە 24 ساڵ لە کۆشکە گەورەکەیەوە لە دیمەشقەوە حکومی سووریای کرد لە ناو شوقەیەکدا دەژی و دەبێت تا کۆتایی ژیانی پەناهەندەی وڵاتان بێت.